ئەو کردەوە تیرۆریستیانە و ئەو هەموو کوشتارانی کە دەکرێتە سەر بناری قەندیل کە ماوەی 20 ساڵە بەردەوام فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆردومانیان دەکەن کە لە ماوەی ئەو 20 ساڵەدا نزیکەی 80 قوربانی لێکەوتەوە بە توندی ئیهانەی دەکەین شەرمەزاری دەکەین لێرەوە کە نەتەوەی کوردایمە لە نێوان بژاردەی ئاشتی و شەڕدا دایما ئاشتیان هەڵبژاردووە لێرەدا داوا دەکەین کە وەک چۆن لە خولی سێمی پەرلەماندا بڕیاردرا کە هەموو ئەو ناوچە و بارەگانەی تورکیا لە کوردستان وە دەربندرێن لێرەدا داوا دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمانجی لەگە حکوومەتی ناوەند و پەرلەمانی کوردستان لێرەدا بڕیار بدا هەموو ئەو بارەگە حیزبیانەی کە لە هەرێمی کوردستاندا تورکیا فاست و جوزی هەیە بە دەربندرێن و وەتوندی ئیهانەی ئەم ڕووداوانە دەکەن هیوادارم کە چیتر لەم کوشتار و بڕینانە بێدەنگ نەبێ حکوومەتی کوردستان. وەک چۆن لە مێژوودا ژنان ڕۆڵێکی سەرەکییان هەبووە لە هەموو ڕووداوە مێژوویەکاندا پێشەنگ بوونە هیوادارم ژنانیش ئێستا وەکو مێژوو دووبارە بکەنەوە بێنە سەر شەقامەکان هەماهەنگی وەکو پیاوەکان وجودیان هەبێ ئەم کردەوە ناشرینانی تورکیا فاسیست ئیهانە بکەن و شان بەشانی پیان بێنە سەر شەقامەکان و داوا بکەن کە چیتر گەلەکەیان بۆمباران نەکرێت و قوربانی لێ نەکەوێتەوە بەداخەوە حکوومەتی هەرێم زۆر کەمتر خەمانەیە ئەبوایە ئیهانەیەکی توندی ئەمە بکات و بەیاننامەیەکی جددی هەبێت و بڕیار بدەن کە چیتر تورکیا فاسیست سنوورەکان و سنوور و ئاسمانەکانی هەرێمی کوردستان نەبەزێنێ. من لێرە داواکاری لە ئەو 4-5 ئەندام پەرلەمانە کوردی کە لە پەرلەمانی عێراق هەمانە داوایان لێ یەکەم کە کۆدەنگیەک دروستکەن لە حکوومەتی عێراقی فدرال بۆ ئەوەی لەوێ بە شێوەیەکی ڕسمی لە ڕێی حکوومەتی عێراقەوە حکوومەتی ئەنکەرا ئاگادار بکرێتەوە کە بەڕاستی سنوورێک بۆ بێڕێزیکردن بەرامبەر بە سەروەری عێراق دابنێ. ڕاستی من نامەوێ داواکاری ئاراستەی دامەزراوەیان کەسێ بکەم کە لە ئەساسە هەر نەبێت. ڕاستی من ئەوەندەی متابعی پەرلەمانی کوردستانم کردبێ لەم خولەیە نزیکەی 9 مانگی بەسەرا ڕۆیشتووە تەنانەت بەیاننامەیشیان نییە ینی پەرلەمانەکانی خولەکانی ڕابردوو جارجارە بەیاننامەی قسەیەک شتێکیان نەبوو بەڵام ئەم پەرلەمانی ئێستا من هیچ نەزانم ئەوەندەش متابعی ناکەم بەڵام ئەوەندەی کردومانی شتێکی ئەو تۆی نییە کە جێی دڵخۆشی یاخود چۆم دێ وەڵامی دەنگ دەران بێت. ڕاستی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان من یەک تێبینیم لەسەر تەمان بەیاننامە هەیە ئەوەیە کە بەڕاستی ئەو هۆکاری ئەم تۆبارانە ئەگەڕێتەوە بۆ بوونی گەریلا لەم ناوچەیە بەڵام ئێمە دەبێ ئەم خەڵک هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەبێ ئەوە بزانن ئەوانەی کە لە قەندیلن کوڕ و کچی ئەم میلەتەن لەوانەیە ئێستا سەدانی گەنجی دەواازەی ڕاپەڕین لە قەندیل بێ ینی مەرز نییە ئەوەی کە لە قەندیلە ئللا کوڕی تورکیایە باکوورە یاخود ڕۆژ ئاوایان یعنی خاشی هەرێمی کوردستانیش خەڵک ئازادە ئیتر شوێ تێداژی گرنگەوەی کووردە بۆیە لە ژێر هەر بیانوویەکا بێ بەڕاستی من ئەم ئیدانەیە یاخود ئەو بەیاننامەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بە زۆرێکی نەشیاوم بینی.